يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني بريز وتاري أم جمعشمان بۆتەواوکردنی زنجیرە باسەکانی ڕابردوو لەسەر بابەتی ناوخێزان و پەیوەندیەکانی نێوان ژن و مێرد لەژێر ناونیشانی ژن و مێردی بەختەوەر بەویستی خوای پەروەردگار پێشکەش دەکەین. سەرەتا دەڵێن هاوسەرگیری پرۆسەیەکی پێویست و پیرۆز و پڕڕێز و شکۆیە. هیچ کەسێک لە پێغەمبەرانی خوش سەلامی خۆیان لەسەر بێ احتیاج نەبوون لە هاوسەرگیری. پرۆسەیەکی پێویستە، هەروەها زۆریش پیرۆزە. بۆیە دانیشتن لە کۆڕ و مەجلیس و شەکرا و خواردنەوە و پیرۆزبایی لە بووک و زاوادا ئەگەر بێشەرعی تیان نەکرێ پیرۆزترین و بەڕێزترین مەجلیسە، چونکە بە حەڵاڵی ئەنجام دەدێت، پڕ ڕێز و شکۆیە. بەسەربەرزیەوە دوو کەس دەچنە خانە و لانەی هاوسەری. مرۆڤ ئەگەر لە پرۆسەی هاوسەرگیریدا سەرکەوتوو بوو، خێزانێکی بەختەوەری پێکەوەنا لە هەموو کایەکانی تری ژیانیشدا بەرەو پێشەوە دەڕوا، چونکە لە ڕووی دەرونیەوە ئاسوودە دەبێ و مێشتی بیری گیرۆدەی کێشە خێزانیەکان نابێ و بە ئومێد و هیواوە هەنگاو بەرەو پێشەوە دەهاوێژێ. لە قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار لە سوورەتی ئەڕوم ئایەتی 21 و 22 و 23 بەسەر یەکەوە بەڕێزان تەماشاکەن. سەرنجمان بۆ بابەتێکی زۆر گرنگڕا دەکێشێ و قورئانی پیرۆز دەفەرمێ: ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. دوای ئەوە لە ئاەتی 22 دا دەفەرمێ: ومن آياته خلق السماوات والأرض. لە ئاەتی 23 دا دەفەرمێ: ومن آياته منامكم بالليل والنهار وابتغاؤكم من فضله. باسی سێ ئاەتی خوای پەروەردگار دەکا. ئاەت دواتە نیشانە. خوای گەورە دەفەرمێ سەرنجی ئەمانە بدەن، دەسەڵاتی خوا ببینە، ڕەحمەتی خوا ببینە، لوتفی خوای تێدا ببینە، بەزەیی و حکمت و کاربەجێیی خوا لەمانەدا ببینە. باسی ئەوە دەکا دەفەرمێ: ئەی پیاو ئێوەمان دروست کردو و هەل لە نەفسی خۆتان، کەسێکی وەکو خۆتان کە هاوسەرتانە بۆم دروست کردوون. ژێڕاومە لە نێوانتاندا دووشت مەوەدە، کە مەوەدە گەورەترە لە مەحەبەت. واتە مەحەبەتەکە لە ناو دڵ و دەرونی ئەو کوڕ و کچەدا هەیە، بە حەواڵی لە یەک نزیک دەبنەوە، کە بوونە هاوسەری یەکتر دەبێتە مەوەدە. واتە بەخشندەیی، پێبەخشین، ئەوە دەبێتە کردار. هەر بە قسە خۆشی ناوێ، بەڵکو قوربانیش لە پێناوی خۆشەویست و هاوسەرەکەیدا دەدا. ئەمجا هەر تا گەنجە خۆشی ناوێ، تا ساغە و جەستەی ساغە خۆشی ناوێ، بەڵکو لە هەموو کاتێکا ئەو خۆشەویستیە بەردەوامە. چونکە کاتێک کە بە ساڵا چوون، کە نەخۆش بوون، کە نەدار بوون، کە دەستکورد بوون، ئەمجا وەڕەحمە، مەوەدە و ڕەحمە. ڕەحمە ئەو کاتە سۆز و میهرەبانی دەکەوێتە کار، بە زەیان بە یەکترا دێتەوە، بۆ یەکتر بە پەرۆش دەبن. جا ئەمەش خوای پەروەردگار دەخاتە نێوانی دڵی دوو کەسەوە ئەو خۆشەویستیە. بە هەموو سەرۆتی دنیا بدەی بە ئافرەتێک ناتوانێت خۆشی بوی ئەگەر خوای پەروەردگار مەیلی لێ نەبێ، خۆشەویستێکی ڕاستەقینە نابێ و ڕووکەش دەبێ. بۆیە دەبینی کوڕێک یان کچێک لە ناو خێزانەکەیدا 23 ساڵ، جاریوە 25 ساڵ هەیە، سەروتر پەروەردە بووە. سبحان الله، ئەو دەقەی کە هاوسەری مارە کرد بەلایەوە خۆشەویستترین کەسی سەر زەویە، ناتوانێت دەقەیەک لێی دوورکەوێتەوە. ئامادەی خێزانەکەی بەجێ دێڵێ هەموو بنەماڵەکەی لەگەڵ ئەوە ژیان بەسەر دەبا. ئەمە جەعلی خوای پەروەردگارە. ئەمجا دەفەرمێ ئەمە لە ئایاتین چەند نیشانە و بەڵگە و ئاەتی تێدایە بۆ کەسانێک کە بیر بکەنەوە.
لە ئاەتەکانی خوای پەروەردگارە نیشانەیە و بە چاوی سەرت دەسەڵاتی پەروەردگار ببینە. خوا دەفەرمێت تۆ ناتوانی لە دنیادا بە چاوی سەر ئەی ئینسان من ببینی، بەڵام شتم زۆر نیشان داوی. وەرە وەکو ژنومێر دەبینی، دروستبوونی ئاسمانەکان و زەویش ببینە. پاشان لە ئاەتی 23دا دەفەرمێت لە نیشانەکان و دەسەڵاتی عەزەمەت و ڕەحمەت و میهرەبانی و کاربەجێ و حیکمەتی من ببینە ئەی ئینسان. بە شەو دەتوانی بخەوی، بە ڕۆژیش دەتوانی بخەوی. بە ڕۆژە کار و کەسابەت دەکەی و بەدووی فەزلی خوادا بەدووی پارەی حەڵاڵ و نانی حەڵاڵدا دەگەڕێی. جا ئەمانەی بەیەکەوە کۆ کردەوە پێمان دەڵێ ئاسمان و زەوی خەوتن کار و کاسبی بەوە خۆشە کە هاوسەرگیری ئارامی لەگەڵدا بێ. بەڵکو ئەو هاوسەرگیریەی پێش دروستبوونی ئەرز و ئاسمانیش باس کرد. یعنی ئەم ئەرزە ئەم ئاسمانە ئەگەر خێزانێکی بەختەوە لە سەری نەژی و لەژێر سەقفیانە بێت چ نرخێکی هەیە؟ ئینسان ئەگەر چۆ ماڵەوە خەوی لەگەڵ هاوسەری حەڵاڵی خۆیدا بە ئارامی نەبێت چ خەوێکە؟ ئەگەر کار و کەسابەت دەرەوە دەکەی و بەدوێ فەزلی خوادا بەدووی پارونانێک و پارەیەکی حەڵاڵدا دەگەڕێی، کەسێک هاودەمێک هاوژینێک لە ماڵەکەتان نەبێ بۆی خەرجکەی، چ قیمەتێکی هەیە؟ قورئان بەم شێوەیە ئامۆژگاریمان دەکات هەمویان بەیەکەوە تێک هەڵدەکێشێ. پاشان پێمان دەڵێ ئاسمان و زەوی بەیەکەوە جوانن. دەی زەوی بەبێ ئەم بەرگە هەوای دەوری ئەم ئاسمانەی سەری نابێ، ئەو سەقفەن مەحفوظەی لێ بێتەوانە ژیان لە سەری نابێ. بەخوا ژن و مێردیش ئاوە بەیەکەوە جوانن. خوا دەفەرمێ شەو و ڕۆژ بەیەکەوە جوانن. خەوتن و کار و کەسابەت بەیەکەوە جوانن. تۆ هەر بەردەوام کار و کەسبی بکەی نەخەوی ژیانن نابێ، هەر بش خەوی و کار و کاسبی نەکەی هەر ژیانن نابێ. ژن و مێردیش وەکو خەوتن و بێداری کار و کەسابەت وەکو شەو و ڕۆژوان هەردووکیان یەکتری تەواو دەکەن، بەیەکەوە جوانن. خوای گەورە لەم ئاەتەدانەدا پێمان دەفەرمێ ژن و مێرد تەواوکەری یەکن، نەک وەکو خەڵکانێک بانگەشەی دەکەن بەردەوام لە سەنگەری دژایەتی و پیاو سالاری و مێ سالاری و نازام چی دابن ژن سالاری دابن. نەخێر ئەو دوانە تەواوکەری یەکن. ئایا شەو و ڕۆژ دوژمنی یەکن یان تەواوکەری یەکن؟ بە بێگومان تەواوکەری یەکن. هیچیان دژی هیچیان نین، هیچیان زیاد نین. ئایا ئاسمان و زەوی تەواوکەری یەکن یان دوژمنی یەکن؟ بە بێگومان هەردووچیان تەواوکەری یەکن. ئاسمان نەبێ زەوی نابێ، زەوی نەبێ ئاسمان لە چ دەورێکی هەیە؟ سەقفی کوێیە و چەتری کوێیە؟ بۆیە ژن و مێردیش هەردووچیان لە ڕوانگەی قورئانەوە تەواوکەری یەکن، وەکو ئەرز و ئاسمان وەکو شەو و ڕۆژ. ئەم ئارامیە لە هاوسەرگیریدا. ئەو خێزانە بەختەوەرە پێویستی بە چەند بنەمایەک هەیە. خاڵی یەکەم هەڵبژاردننی دروست بۆ هاوژین و هاوسەری ژیان، دوور لە هەژمونی سۆز و ڕواڵەتگەرایی. زۆر کەس هەیە تەنها کە دەبێتە هاوسەری یەکتر گەنجێکە، غەریزەی جنسی بە قووەتەوە لە سەرەتای هەرزەکاری و لاویدایە. کاتە ڕەگەزی بەرامبەر بە نەرمی دووسێ قسەی بۆ دەکات سەرنجی ڕادەکێشێ. ئیتر یەکسە بڕیاری هاوسەرگیری بەیەکەوە دەدەن، یان لەسەر بینینی ڕووکەش و ڕواڵەت. کچەکە ڕووکەشی کوڕەکەی بەدڵ بووە، کوڕەکەش تەنها ڕووکەشی کچەکەی بەدڵ بووە. بەڵام ئەم دوانە هاوسەرگیری لەسەریان خەتەرە، خلیسکە، بۆشە ژێرەکەی. پێویستە ئینسان لە هەڵبژاردنی هاوژین و هاوسەری ژیانیدا نەکەوێتە ژێر هەژمون و تەئسیری سۆز و ڕواڵەتگەرایی. دووەم نزیکی ئاستی دوو هاوسەر لە یەکەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی زانستیەوە، لە ڕووی ئابووری و مادیەوە، لە ڕووی کولتور و نەریتەوە. ئەگەر ئەو ژن و مێردە لەمانەوە لە یەک نزیک بن تێگەیشتنی زۆریان دەبێ. ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر تەبابوون و گونجان. سێەم بایەخدان بە یەکتری مەرجی هاوسەرگیری سەرکەوتوو ئەوەیە کە ژن و مێرد بایەخ بدەن بە یەکتری. بەڵام لەمەدا بە پێی زانستی کۆمەڵناسی و دەروونناسی ژن و مێرد جیاوازیان هەیە. یعنی بابەتەکان لە هەردووچیاندا هەن، بەڵام پاش و پێش لە بینی ژن و مێردا هەیە. لە لای ژن بە ڕیزبەندی تەقریبەن بەگشتی ئەمانە گرنگن. لای ژن یەکەم خاڵێک کە داوایەتی لە مێردەکەی خۆشەویستیە. ژن لە نان و ئاو و جل و بەرگ بەلایەوە گرنگتر ئەوەیە هەست بکا کە مێردەکەی خۆشی دەوێ. لای ژن خۆشەویستی خاڵی یەکەمە. دوای ئەوە تێگەیشتن هەست بکا کە مێردەکەی تێی دەگا.
لە ناخی تێدەگا لە دەربڕینەکانی تێدەگا لە داواکاریەکانی تێدەگا دواتر بایەخ پێدان بایەخ بە ژنەکەی دەدا ڕێز پێزانین پاشان قبوڵکردن دواترینیان متمانە بەڵام لای پیاو ڕیزبەندیەکە بەم شێوەیە تەسەلسولەکە بەم شێوەیە پیاو یەکەم شتێک کە داوای دەکات لە خێزانەکەی پێزانینە یەکەم شتێک کە دەچێتەوە ماڵەوە ئەگە عەلاقەیە شتی پێبێ چیلۆیە شتی پێبێ دیارێکی بچکۆلەی پێبێ بەقەدەر هەموو دنیا خۆشحاڵ دەبێت کە ژنەکەی بەڕووی خۆشەوە لێ وەرگرێ بڵێ لەشت ساغ بێت دەستت خۆش بێ بەڕاستی جوانە پیاو یەکەمە خاڵێک کە سەیری دەکات لە خێزانەکەیە هەستی پێ دەکا هەستی پێزانینە بەڕاستی ئەمەش حکمەتێکی خوای لە پشتەوەیە پیاو کە زانی هاوسەرەکەی پێزانینی بۆی هەیە گەرم و گوڕتر دەبێت لە کارەکانی گەرم و گوڕتر دەبێت لە ئیش و کاری گەرم و گوڕتر دەبێت و سەرکەوتوتر دەبێت لە کارەکانیدا چونکە هەست دەکات نزیکترین کەس کە هاوسەری ژیانێتی هەست بە ماندووبوونی دەکات بەڵام وەڵی پیاو کە لە ماڵەوە هەستی کرد ئەو هاوسەری ژیانەی ئەو خێزانەی ئەو هاوژینەی هیچ حسابێکی بۆ ناکە هیچ بەلایەوە گرنگ نییە ئەم چی کردو چی نەکردو دەڵە خۆ بۆ منی نەکردووە بۆ خۆی کردووە بۆ مناڵی کردووە بۆ ژیانی خۆیەتی ئەم پیاوە سار دەبێتەوە پاشەکشە دەکا زیاتر ماندوو دەبێت لەوەی کە لە دەرەوە ماندوو بووە بۆیە خاڵی یەکەم گرنگی پێدان و بایەخ پێدان پێزانینە لای پیاو پاشان پیاو حەز دەکا ژنەکەی ڕێزی لێ بگرێ ئەمجا تێگەیشتن لێی تێبگا ئەمجا خۆشی بوێ پاشان قبوڵکردن وەکو خۆی پیاو هەمیشە ناڕەحەتە بەوەی کە ژنەکەی بەراوردی بکە بە پیاوێکی تر بە براکەی خۆی یان بە براکەی خۆی بە برای پیاوەکە یان بە برای ژنەکە بڵێ ئەوە ماڵی کاکم ماڵی کاکت ماڵی فڵانکەس ئاوا بوو ئەوە هاوڕێکە دوایە ئەوە فڵانکەس دوایە پیاو پێی خۆشە ژنەکەی قبوڵی بێ وەکەوەی کە خۆی هەیە نەک وەکەوەی ژنەکەی بەراوردی کا بە پیاو و کەسانێکی تر جاریوە ڕخی لەو کەسانە دەبێتەوە داماوە کە ژنەکەی بەراوردی کردو بەرامبەریان ئەمجا پیاو حەز دەکات ژنەکەی متمانەی پێ هەبێ ئەوەندە لێکۆڵینەوەی لەگەڵ نەکە ئەوەندە تەحقیقی چوونە دەرەوەی لەگەڵ نەکە دواتریان پیاو حەز دەکا و چاو دەژێڕێ کە ژنەکەی بایەخی پێ بدا لە خەوتندا پیاوی وایە چینێک خەو دەکا سەرخەوێکی تەواوی شکاندوو هێشتا ژنەکە نەچۆتە ناو جێگاوە هێشتا هەر خەریکی قاب و قاچاق و کەوانتەر و نازانم چی و چییە ژنی عاقڵ ئەبێت گرنگی بە خەوی پیاوەکەی بدا بە نەهێڵێ پیاوەکەی بە تەنها لە ناو جێگادا خەوی لێ بکەوێ بەڵکو زۆرجار پێش ئەو بچێتە ناو جێگەی خەوە ئەمە بابەتێکی زۆر گرنگی مسڵمانانەیە کە ژن و پیا و جاری وای لێی بێ ئاگان گرنگی بە خواردنی پیاوەکەی بدا زۆر جێگەی ڕێزە پیاوی بە حرمەتی وەکو جەنابتان زۆر گرنگ بێ خواردن نادا بەڵام ژن دەبێ خۆی ئەم هەستەی هەبێ بزانێ پیاوەکەی حەزی لە چ خواردنێکە معیدەی بە چ خواردنێک ئازاری دەبێ خۆ لەوانە پارێزێ بە چی خۆشحاڵ بۆ زیاتر گەشاوەتەوە ئەوەی دەرخوار بدا گرنگی بە لوتی بدا خۆی بۆن خۆش کاتێ لە پیاوەکەی نزیک دەبێتەوە گرنگی بە چاوی پیاوەکەی بدا لە ڕێگەی خۆڕازاندنەوەی خۆیەوە کاتێک کە هاوسەرەکەی لەگەڵ یایەتی لە ماڵدا پیاو کە هەستی کرد ئەم ژنا گرنگی پێدەدا بەڕاستی زیاتر خۆشی دەوێت بۆیە خاڵی سێیەم بایەخدان بە یەکتری ژن و مێرد بەختەوەر دەکات چەندی ژن و مێرد بایەخ بە یەک نەدەن و یەکتریان بەلاوە گرنگ نەبێ ئەوەندە سەرد و سڕی دەکەوێتە نێوانیانەوە خاڵی چوارەم توانای هاوسەران لە ڕوبەڕووبوونەوەی فشارەکان لە چوارچێوەی خێزان و تێپەڕاندنی جیاوازیەکان و ململانیەکان ژن و مێرد بە بێگومان کێشە دەکەوێتە نێوانیانەوە ژن و مێردی بەختەوەر ئەوەیە زاڵ دەبن بەسەر ململانیەکانی ناو خێزاندا خۆیان کێشەکانی ناو خۆیان حەل دەکەن ئەی ژن و مێردە بەڕێزەکان ئەهلی مزگەوت و ئەهلی قیبلە نهێنی خۆتان مەخەنە بەردەستی کەسانی تر و خۆتان هەوڵی چارەسەرکردنی بدەن ئەگەر بۆ چارەسەری کێشەیەکتان لە ناو خێزانەکەدا نەتوانی حەلیکەی و حەزمیکەی و چارەسەریکەی پێویستیتان بە دەرەوەی خۆتان هەبوو ئامان نهێنی ژن و مێردی و خێزانەکەتان مەخەنە بەردەستی هەموو کەس ئەو کەسی هەڵی دەبژێرن بۆ ئەمینی ڕازەکانتان و بۆ چارەسەری گرفتەکەتان ئەبێ 6 سیفەتی تێدا بێ چاک چاک بزانە ژن و مێردی بەڕێز ئەگەر نەتوانی خۆت کێشەکە حەلکەی و پێویستیت بە کەسێک بوو بۆ چارەسەری کێشەکەت ئەبێ ئەو کەسە 6 سیفەتی تێدا بێ یەکەم ڕازدار بێ بەڕاستی نهێنی پارێز بێ نەک تۆ ئەوەی هەموو ماڵی خۆتت بۆ هەڵڕشتووە کێشەکەت باس کردووە ئەو لێل لە دەخۆڵدا و لە هەموو مەجلیسێکا بڵێ وەڵڵا ئەمڕۆ لە بینی فڵان کەس و فڵان کەسا بووم و ناوتان بێنێ و باستان بکە و حەیات بەرێ ئەبێ زۆر ڕازدار بێ تەنانەت ئەگە بۆ پیاوێکت باس کرد
ژن چەند لە پیاوەکەی نزیکە ناوێ بۆ ژنەکەشی بجێڕێتەوە نەوەک ژنەکەی بۆ کەسێکیکەی بجێڕێتەوە بۆ ماڵی باوکی بجێڕێتەوە ئەبێ ئەوەندە تێڕا ببینی ئەو کەسەی کێشەی خۆت و هاوسەرەکەتی بۆ باز دەکەی وەڵڵاهی زۆر ڕازدارە نهێنی پارێزە دووەم دەبێت لێزان بێ ئینسانی وا هەیە ئەوەندە لێزانە لە چارەسەری کێشەدا قسە زانە بە دوو کەلیمە قەنەعەتت پێ دەکا لێزانە دەبێ ئەو کەسە لێزان بێ پاشان دڵسۆزت بێ تۆ چەندە متمانت بەو هەیە ئەویش ئەوەندە دڵسۆزی تۆ بێ هەزار ڕەحمەت لە پێشینانی خۆمان کە لە پەندە پێشینەکاندا چەند قسەی جوانیان پێر کردوین مامۆستایەکی و مەلایەکی گەورەی کورد هەبوو خوا لێی خۆش بێ لە 91 عەمری خوای کرد مامۆستا مەلا غەفوری دەباغی ناسراوە بە حافزی مەهاباتی کتێبێکی هەیە پەندی پێشینان بە شعر 8385 پەندی پێشینانی کردو بە شعر لەو کتێبەدا زۆر بە نرخە باسی دڵسۆزیم کرد لەوێدا یەک پەندە شعرمان پێ دەڵێ حەقوایە هەموو لەبەرمان بێ کە دەڵێت دۆستت تا نەبێ وەک خۆت دڵ بە کوڵ بۆی هەڵمەڕێژە خێراشی سەیدڵ دۆستت تا نەبێ وەک خۆت دڵ بە کوڵ بۆی هەڵمەڕێژە خێراشی سەیدڵ تا ئەو نەبرژێ بۆ تۆ هەناوی هەڵمەقرچێنە جەرگل لە تاوی ئەو کەسە دەبێت دڵسۆزت بێ کە کێشەی خێزانی خۆتی بۆ باز دەکەی چەندە تۆ جەرگت قرچاوە بەو ناڕەحەتی ئەویش ئەوەندە ناڕەحەت بێ کە لە ناو خێزانەکەی خۆتدا کێشە هەیە و ئەوەندە پەرۆشی تۆ بێ پاشان ئەمین بێ ڕاستگۆ بێ درۆزن نەبێ دانا بێ بزانە کێشەکان چارەسەر دەکا چونکە کاتێک کە کێشەی بینی ژنومێت هەیە گرەیەک هەیە ئەم گرەیە پێویستی بەکردنەوە هەیە بەو خوایە گرەی وا هەیە بیرێ دەست نادان و نەزان وەڵڵا دەیکا بە گرێ کوێرە هەر بە حەیاتی ناکرێتەوە زۆر جار بووە ویستوودە شتێک بکەیتەوە داوتە دەست کەسێک کرد جارێکی ڕادەشێشێت تۆ محاولەیەکت دەکرد بیکەیتەوە تازە بە حەیاتی بێ بیپسڕێنی ناکرێتەوە زۆر کەسەی کێشەکە بچووکە بە ئینسانی دانای وەکو جەنابتان بە نیو سەعات دەکرێتەوە بەڵام یاخوا ئەمەن کەسێکی نەزان نەچێتە ناویەوە بەخوا هیوایە دڵسۆزیشە نهێنی پارێزیشە ڕاستگۆشە بەس دانانیە ئەی کا بەگرێ کوێرەیەک و بابەتەکە قورستر دەکا ژنومێردەکە ناچار لێک جا دەبنەوە ئەگەر ئەم قسەی تێدا نەکردا گەلێ باشتر بوو لەوانەیە خۆیان ئاش ببوونایەوە بۆیە ژنومێرد ئەبێ زۆر ئاگادار بن حتا بۆت دەکرێت کێشەی ماڵت مەبەدەر ئەگەر پێویستی کرد ئەبێ ئەو شەش سیفەتەی تێدا بە کە باسم کرد بۆ جەنابتان ئەم جانی هێنی خێزانەکەی خۆتی لا باسکەی وەڵڵی هیچ خێزانێک نییە بێ کێشە بێ بەڵام ژنومێردی بەختەوەر ئەوەیە ورد و درشتی کێشەکانی بۆ نزیکترین کەسی خۆشی باز ناکە با بچینە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خاتو عایشەدا دانیشتبوون لەو ژوورەدا کە ئێستا پێغەمبەری خوا تیا بە خاک سپێرداوە لە مەدینەی پیرۆز ئیمامی ئەبوبەکر چوو بۆ سەردانیان بێگومان ئیمامی ئەبوبەکر جەنابتان دەزانن باوکی خاتو عایشەیە خەزوری پێغەمبەرە صلی الله علیه وسلم پێغەمبەر زاوایەتی چوو بۆ ماڵی کچەکەی و زاواکەی و ماڵی پێغەمبەری خواشە صلی الله علیه وسلم کە چوو نزیک بۆەوە تەماشا دەکە یعنی هەر لە پەنجەرەکە لە دەرگاکە نزیک بۆەوە أبو بكر يسمع صوت ابنته عائشة عاليا على رسول الله صلى الله عليه وسلم أم حديثا إمام أبو داود رواياتي كدو الشيخ الباني للصحيح حدا دفرمي حديثي صحيحي بيغمبر صلى الله عليه وسلم إمام أبو بكر جوي ليه وقعت عائشة دنجي بسر بيغمبر برس كدو تولى كوانا ودا بيستريه هاوار دكا بسريا بەڕێزان سەیریکەن قورئان بە نەسی ئایەت حرامی کردووە هیچ ئیماندارێک بۆی نییە دەنگ بەسەر دەنگی پێغەمبەرە بەرزکاتەوە لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي قەدەغەیە هیچ کەسێک قسە لەسەر قسەی پێغەمبەر بکا و دەنگی بەسەرا بەرزکاتەوە ئیمامی مالیک لە مزگەوتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بینی دوو کەس قسە دەکەن و دەنگیان بەرزە فەرمووی بێدەنگ بن تەنانەت پێغەمبەری خوا دوای مردنیشی لە قەبرا بووە نییە لە نزیکیەوە دەنگ بەرزکەیتەوە ئەبێت لە مزگەوتێکەشیا بەهێمنی قسە بکەیت بەڵام سەیرێکەوە خاتو عایشە خۆ ئیماندارە ئەم ئاەتە بۆ ئەویشە بەڵام ئەم جیاوازەکەی لەوەدا ژنی پێغەمبەرە صلی الله علیه وسلم صوتها عاليا على رسول الله صلى الله عليه وسلم دەنگی بەسەر پێغەمبەرە بەرز کردوتەوە کردوێتی بە گرمە و گاڵە و کێشەی بەینی ژنومێردایەتی ئیمامی ئەبوبەکر چۆ ژوورەوە فەرمووی چی عایشە چۆن دەنگ بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرز دەکەیتەوە بۆ ناڕەحەتی دەکەی ئەم پرتە و بۆڵەیە لە چییە ئەم دەنگە بەرزە لە چییە سەی پێغەمبەری خوا کۆ کردووەتەوانێ ناڕەحەتت کردووە وەڵای ویستی پەلاماریدا
خاتو عایشە ڕای کردە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەریش ئاوا باوەشی کردو ئەبوو بەکر نەکەی ئازاری عایشە نەدەی عایشەش بە حساب لەگەڵ پێغەمبەرە شەڕێتی خۆی لە پشتی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا نەهێشت ئیمامی ئەبوبەکر ئازاری عایشە بدە ئیمامی ئەبوبەکر فخرج غاضبا بە تووڕەی ڕۆیشتە دەرەوە تووڕە بوو عاجز بوو لە ماڵی زاواکەی و کچەکەیە کێشەیەک هەیە بە تایبەتی ئەو کەسە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و کچەکەی دەنگی بەسەرا بەرز کردوتەوە ها دەکرێ بەڕێزان ئێستا فڵان کەس کوڕژنەکەی دەنگی لە کۆڵانەوە دەهات چێ لە پێغەمبەر گەورەترە چێ لە عایشە بەڕێزترە بەخوا ژن و مێرد دەگەنە حەدێکی وا جاری وا ئاگان لە خۆیان نامێنێ دەنگیان لە ماڵ دراوە سێشەوە دەبیسترێ ئەبێ ئەو کەسەی گوێی لێبوو بە ئاسایی وەری بگرێ نەڵێ ئەوە دەبێ ئەم دوانە حاڵیان چۆن بێ لەو ماڵە بەڕێزەدا ئەمە بیستراوە و حەدیثیش بۆی بجێڕاوینەوە ئیمامی ئەبوبەکر دوو سێ ڕۆژ عاجز بوو وەڵا ڕۆژێکیان دیسان چۆ بزانە داخۆ کێشەکەیان چارەسەر بۆیان نا کە چۆ تەماشا دەکا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ خاتو عایشەدا دەنگی پێکەنینیان دێ ئەمجا لە دەرەوە دەنگی پێکەنینی و قسەی خۆش و وەزعی خۆشیان دەبیسترێ چۆوەتی تخوا بێ قەزابن ئەو ڕۆژە زۆرتان ناڕەحەت کردم دا ئەم ڕۆژ لە قسە خۆشەکانتان بەشدارم کەن و پێم بڵێن ئەمڕۆ چ ڕووی داوتیان قەد فەعەلنا وا دەکەین ئەمڕۆ لە خۆشیەکەیە بەشدارت دەکەین تەماشاکە نە پێغەمبەری خوا نە خاتو عایشە بۆ ئەبوبەکریان باز نەکرد کێشەکەمان چییە نە ئیمامی ئەبوبەکریش کێشەکەی دانەنیش بڵێ ئیلا دەبێ بۆم باسکەن عایشە بۆم باسکە لەسەر چی وا دەکەی بزانم حەقتە یان ناحەقتە نە لێگەڕێ دوای ئەمانە ئەوە تا دوای چەند ڕۆژێک بخۆیان ئاش بوونەوە لە ماڵی بەڕێزی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم زاواکەی پێغەمبەر ناوی علی کوڕی ئەبوو طالیبە ئامۆزایەتی ئیمامی علی چوارەم خولەفای ڕاشیدین ئامۆزای پێغەمبەر و نزیکترین کەس لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە بنە ماڵەکەیدا فاتیمە پارچەیەک لە جگەری پێغەمبەرە صلی الله علیه و سلم داوێتی بە ئیمامی علی ئەم دوانە پێغەمبەری خوا زانی عاجزیەکیان هەیە چوو بۆ ماڵیان دەفەرمێت کە چوو بۆ ماڵیان تۆزێر لێک لوتەلا بوون لێی نەپرسین لەسەر چیتانە فەرمووی وەرە عەلی تەنیشتی ڕاستمەوە فاتیمە وەرە لای چەپمەوە دەستی عەلی گرت و فەرمووی بیخە سەر سکم دەستی فاتیمەشی گرت و فەرمووی بیخە سەر سکم دەستی خستنە سەر دەستی یەک و پاشان دەستی خۆی خستە سەریان دەستی لەسەر سکی بوو وەکو ئەوی پێی بڵێ ئەم ناوسکەی من ئەم جەرگەی من پەیوەستە بە ئێوەوە ئەگەر ئێوە دەستان لەسەر دەستی یەکتر بێ و خۆشحاڵ بن من دڵم ئارامە من جەرگم ئارامە ئەگەر ئێوە شەڕ و ناڕەحەتیتان هەبێ بەڕاستی من ناوسکم ژان دەکات خوا ئاگاتان لە دڵم بێ کە دەستی خستنە سەر دەستی یەک و خۆشی دەستی خستە سەر دەستیان ئەوانیش ئاش بوونەوە و کێشەکە کۆتایی پێهات سەحابە عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک چوویتە ژوورەوە بۆ ماڵی عەلی و فاتیمە ڕوود ناڕەحەت دیار بوو ئازارت پێوە دیار بوو کەچی کە لەو سەر هاتێ دەرەوە دەم و چاوە پڕشنگدارەکەت زیاتر پڕشنگی دەدا لە جاران نوری لێ دەباری زیاتر یعنی دمخۆشیت پێوە دەبیندرا فەرمووی کاتێک کە بیستم دوو خۆشەویستەکەم ناڕەحەتیان هەیە بەڕاستی من لە دەم و چاومە غەمباری دیار بوو کاتێک ئەو دوانە ئاش بوونەوە بەڕاستی منیش ئاش بوومەوە بەڵێ خۆشەویستان ئیمامی عەلی و حەزەتی فاتیمەی زەهرا ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێت جارێک کرد ماڵ بەڕێ زان بێکێشە نابێ بەڵام گرنگەوەی شتەکان لە چوارچێوەی خێزانەکە نەچنە دەرەوە دیسانەوە ئەم دوو زاتە بەرزە عاجزی و کێشان هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بۆ ماڵی فاتیمە فەرمووی عەلی لەکوێیە خات و فاتیمە بەدەنگێکی کز و خەماویەوە وتی کانە بەینی و بەینەه شەیء فغاضبنی وتی وەڵا قسەیەک لە من و قسەیەک لە ئەو لەسەر شتێک بوو بە دەنگ و کێشەمان و ئێتر تووڕە بوو ڕۆیشت و ماڵی بەجێهێشت وا لە دەرەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆیشت و بە سەحابەیەک فەرمووی نەتبینیوە وتی بەڵێ بینیم چوو بۆ مزگەوت کە چوو ئیمامی عەلی لە هەیوانی مزگەوتەکەدا دیارە ئەو کاتە هەمووی خۆڵ بووە عەباکەی ڕاخستۆ و هەموو لەشی خۆڵایی بۆ جلەکانی خۆڵایی بۆ ڕاکشاو خەوتووە هەڵی ساند و فەرمووی قم یا ئەبا توراب قم یا ئەبا توراب هەستە خۆڵاوی هەستە هەموو لەشت بوو بە خۆڵ لە بوخاری مسلمە فەرمودەکە هاتووە ئیمامی عەلی دەفەرمێ ئەو لەقەبەم لە هەموو ئەو کونیەم لە هەموو شتێ پێ خۆشتر بوو ئەو نازناوە قم یا ئەبا توراب ئێتر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بردیەوە بۆ ماڵەوە بە یەکەوە ڕۆیشتنەوە و خات و فاتیمە ئاوێک نانێکی دانێ و کۆتایی بە بابەتەکە هات جا سەیری بکەن خات و فاتیمە نەچوو بۆ باوکی بژاڕێتەوە وتی لەسەر شتێک دەمە بۆڵەیەکمان بوو تووڕە بوو ڕۆیشتە دەرەوە ئێتر هیچی بۆ باز نەکرد ژنی ژیر نایە هەمووی هەڵڕێژێ خەزوری بەڕێز دەبێ وەکو پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم باوکی کرد نەچوو بڵێ فاتیمە لەسەر چ بوو دەی بۆم باس کە کچم بزانم لەسەر چیتان بوو نە لێگەڕێ نە کچەکە باسی کرد نە باوکەکە لێ پرسی
نە ئیمامی عەلی بڵێ وەڵڵا بەدەست کشەکەتەوە خوراوم قوربان ئەوتان ماڵم لە داخانە بەجێهێشتووە ئەویش هیچی باز نەکرد ناشتەکە ڕۆیشتووە پیاو کە تووڕە بوو ڕۆیش بۆ شوێنە کە دڵی ئارام بگرێت کە مزگەوتە ڕووی لە ماڵی خوا کرد خەڵک ڕوو لە چاخانە دەکاتەوە لە مزگەوت تا دەستنوێژێک بگرە و دوور کات سونەت بکە و تۆزە قورئان بخوێنە دڵت ئارام دەبێتەوە پاشی نیو سعات بچیتەوە ماڵەوە کێشەیە کۆتایی پێدێ بۆ خەزور و خەسوودی باز مەکە بۆ باوکو دایکی خۆشتی باز مەکە پێغەمبەری خوا لە هیچیانی نەپرسی و لە حەدیثەکەشا باسی کێشەکە نەکراوە و کۆتایی پێ هاتووە کەواتە خاڵی چوارەم بۆ بەختەوەری نێوانی ژن و مێرد کە وەکو جومعەکانی ڕابردووتمان خەمڕەوێنی یەکتر بن نەک خەمهێن ئەوەیە کێشەکان لە ناو ماڵەکانی خۆیاندا حەلکەن پێنجەم ئاگاداری دەوروبەرتان بن ژن و مێردەکان بزانن لەگەڵ چێدا دۆستایەتی دەکەن و تێکەڵاوی چێ دەبن و سنووری مامەڵە و پەیوەندیتان بزانن چونکە زۆر جار کێشەی خێزان لەو شوێن و کەسانەوە سەر هەڵدەدەن کە هاتوچۆیان دەکەین و تێکەڵاویان دەبین واللهی زۆر ژن و مێرد عیبیان نییە تێکەڵاوی ماڵی خزمێکی نەزانیان دەبن ژنەکە چوار قسەی خراپی بۆ دەکرێت و لە دەبێتە ئاگر لە پیاوەکەی پیاوەکە پیاوێکی بەڕێزە هاتوچۆی دووسێ ڕەفیقی خراپ و ماڵی خراپ دەکات کە گاڵتە بە ژن دەکەن و حرمەتی ژن ناگرن و هەر باسی دوژنە و سێژنەیە لەکەن ئەوان پیاوەکەش دێتەوە دەبێتە ئاگر لە ژنەکەی بۆیە دەبێت زۆر خێزان ئاگادار بی واللهی زۆر بە حەزەر بی لەوەی کە چی هاتوچۆی عایلەیی لەگەڵی هەیە تا چەند خۆشەویستی لە نێوان ئەو خێزانانەدا هەیە تا چەند ڕێک و پێکن چونکە زۆر جار کێشەی خێزانی ژن و مێرد لەو ماڵانەوە سەرچاوە دەگرێت کە هاتوچۆیان دەکەن یان ئەمان هاتوچۆی ئەوان دەکەن شەشەم نە هەمیشە بە یەکەوە بن قەت لە یەک جا نەبنەوە 24 سعات بە یەکەوە نە لە یەک وا دوور بن بۆ ماوەیەکی زۆر ژن و مێرد جارجار لە یەک دوورکەونەوە زۆر چاکە ژنەکە بچێت دوو شەو لە ماڵی براکەی بێ لە ماڵی خوشکەکەی شێک لێ بێت دوو شەو لە ماڵی باوکی بێ پیاوەکە سەردانێکی ماڵی براکەی بکات سەفەرێک بکە ئەو تۆزە لە یەک دوورکەوتنەوەی خۆشەویستی زیاد دەکات بەڵام ئەوەندە یەکتر بەجێ نەهێڵن کە ساردیش بکەوێتە نێوانیانەوە غاندی سەرکردەی بەناوبانگی دنیا بە ژنەکەی دەڵێ باشترینم هەمیشە غاندی بە ژنەکەی ئەمە وشەی بۆ باشترینم یعنی باشترین شتێک لە هەموو دنیای مندا باشترینم هونەر لە مەوداکاندایە با زۆر لە یەک نزیک نەبین چونکە دەسووتێن با زۆریش لە یەک دوور نەبین چونکە دەمان بەستێ چەند قسەیەکی جوانە ژن و مێرد کە شەو و ڕۆژ هەر بە یەکەوە بوون بڕۆکە یەکتری دەسووتێنن لە یەک وەڕز دەبن ئەگە ئەوەندەش دایمە لە یەک دوور بوون دایان بەستێ خۆشەویستیەکان دەیبەستێ و سار دەبێتەوە با مەودایەک هەبێ نە زۆر لە یەک نزیکی نە زۆر لە یەک دووری تەنانەت یەکێک لە حیکمەتەکانی شەرعی بوونی بێنوێژی ئافرەتان من وا دەزانم وا تێگەیشتوم کاری خوا هەمووی پڕ حیکمەتە یەکێک لە حیکمەتەکان ئەوە بێ کە لەو مەسافەیەدا ژن و مێرد بۆ ماوەیەک لە یەک دوورن لە کاری جنسیەوە نوێبوونەوەیەکیان پێوە دیار دەبێت دوای ئەوە کە ژنەکە پاک بۆ خۆشت و نوێبوونەوەیەک دروست دەبێتەوە خوا ماوەیەک لە یەکیاندا دەبڕێ دواتر خۆشەویستیەکە زیاد دەکاتەوە و زیاتر محبەتی یەکتیان بۆ نوێ دەبێتەوە حوتەمیان لۆمەی یەکتر مەکەن بەردەوام خۆ پارێزە لە لۆمەکردن چه هەیە بێ هەڵە بێ کە ژنەکە هەڵەیەکی کرد پیاوەکە هەموو ڕۆژێوەکو دارکوونکەرە مێشکی نەکۆڵێ کە پیاو هەڵەیەکی کرد ژنەکە بەردەوام مێشکی نەکۆڵێ و بە چاویان نەداتەوە تأن ولا تعجل بلومك صاحبا لعل له عذرا وأنت تلوم آرام بگرە ئەگەر ناحەقێکت ناڕەواییەکت کارێکی نابەجێت لە بەرامبەرەکەت لە هاوڕێکت لە هاوسەرەکەت بینی دەست مەکە بە سەر کۆنە و سەر زەنشت و لۆمەی لەوە چێ عوزرێکی هەبێ بەخوا لەوە چێ چەند عوزری هەبێ و تۆ پێن نەزانی بێ دەتبات باسی بکە لێگەڕێ عوزرێکی هەیە سیفەت و ڕەوشتە جوانەکانی هاوسەرت بێنە بەرچاوی خۆت و سوپاسی بکە و لە کەم و کوڕیەکانی چاوتدا بخە و لە هەڵەکانی بە شێوازێکی ژیرانە و بەو پەڕی دڵسۆزی و لێزانانە چارەسەر بکە و بەڕوونی و ڕاشکاوی پێی بڵێ لە چ شتێکی زیوری و تا بتوانێ خۆی بگۆڕێ با هاوسەرت بزانێ ڕەخنە و سەرنجت لە هەڵسوکەوتی هەیە نەوەک لە خۆی ئەم دوانە زۆریان فەرقا ئەبێ ژن بە پیاوەکەی بڵێ بەخوا تۆ زۆر خۆشەویستی لای من بەڵ لە فڵان سیفەتت بێزارم لە فڵان شتە تووڕەم پیاو بە ژنەکەی بڵێ تۆ باشترین ژنی دنیای بۆ من بەڵام ڕقم لەو سیفەتەتە خۆزگە خۆت چاکردایە بڵێ لە هەڵسوکەوتت تووڕەم نەک لە خودی خۆت و لە کەسایەتی خۆت نە هیچ مرۆڤێک فریشتەیە و نە دنیا بەهەشتە و هەمومان دەکەوینە هەڵەوە و ژیان بێ کەم و کوڕی نابێ ژن و مێردی بەختەوەر دەبێت لە دوو شت خۆیان پارێزن کە بەختەوەری خێزان تێک دەدا یەکەمیان دڵپیسی و بەگومان بوون غیرە جوانە غیرە نیشانەی ئەوەیە بەرامبەرت خۆش دەوێت پیاوێک کە ژنەکەی زۆر زۆر خۆش دەوێت
ڕقی لە هەموو ئەو کەسانەیە کە کاتی خۆی خوازبێنی ژنەکەیان کردووە ئەگەر ژنەکە ڕەفزیشی دابنێ ئەوەندەی ژنەکەی خۆی خۆش دەوێ هەر کەسێ بزانێ ڕۆژە خوازبێنیشی کردووە ڕقی لێی دەبێتەوە ڕقی لە ناوەکەشی دەبێتەوە ئەوە دڵپیسی نییە ئەوە غیرەیەکی جوانە ئەوە نیشانی مەحیبەتە بەڵام ژنەکەی پێ ئازار نەدا ژنیش حد بزانێ پیاوەکەی بەلا چاوێک سەیری ئافەتێکی کردو ئەگە زۆری ڕق لێ بوو نیشانەوەی پیاوەکەی خۆی زۆر خۆش دەوێت هەمیشە حەز دەکات بەس بۆ خۆی بێ نەوەک کەسێکی تر بیبە بەڵام ئەمە لە حەد تێ نەپەڕێ ئەمە کە لە حەد تێپەڕی لە غیرەوە ئەبێتە دڵپیسی ئیمامی عەلی غیرەی جوانی هەبوو بەرامبەر بە خاتو فاتیمە ئەو زاتە بەڕێزە ڕۆژێ بینی خاتو فاتیمە سیواک دەکا و دانەکانی و دەمی خاوێن دەکاتەوە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمامی عەلی ئەم شعرە جوانە ناسکەی پڕ لە ئەدەبیاتەی داناکە دەڵێ حظيت يا عود السواك بثغرها أما خفت يا عود الأراك أراك لو كنت من أهل القتال قتلتك ما فاز بثغرها يا سواك سواك دڵێ ئەی داری عێراق ئەراکە ئەدبینم ئەوە غەیری تۆ هیچ کەس مافی ئەوەی نییە بە لێ و ددان و پوچی عایشە فاتیمە بکەوێ واللهی ئەگەر بێجیان نەبوویتایە هەستن لەبەر بوویایە و جوڵەن لەبەر بوویایە و ئەهلی شەڕ بوویایە شەڕم لەگەڵ دەکردی چونکە غەیری سیواک کە بۆ پاکی دەم و دان و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم قبوڵم نەدەکرد هیچ کەسێک بە لێ و دانی فاتیمە بکەوێ یعنی ئەوەندە غیرەم بەرامبەرت هەیە حتى ئەو دارە ڕەقە نەبوویایە ئەو فڵچە و مەعجوونە نەبوویایە نەمدەهێش بەر دانەکان و لێی فاتیمە بکەوێ ئەمە غیرە دەربڕێنێکی مەحموودە ئەمە نیشانەی خۆشەویستیە بەڵام دڵپیسی وێرانکەرە واللهی ژن و پیا و یاخوا خراپەکار نەبن بەڕاستی زەوتی یەکتر ناکەن ئەگە خوا نەکردە خێزان هەڵەیەکی کرد پیا و هەڵەیەکی کرد تەوبەی کرد خوا دەیبورێ باش نەکە و پیاوەکەش بیبورێ مرۆڤ دەکەوێتە هەڵەوە بەڵام ئەگەر لە سەری بەردەوام بوو با بە دڵپیسی خۆی نەیەڵێتەوە ئەگە دەزانی واقعەن وایە درێژە بە هاوسەری مەدە لەگەڵیدا ئەگەر وانە خۆت گونەهبار مەکە بوختانی پێ مەکە ژیان لە خۆت تاڵ مەکە پیاو ئەگەر ناپاکی خوا نەخواستە لەگەڵ هاوسەری بکە واللهی بە دڵپیسی ژنەکەی چارەسەر ناکرێ بابەتێکم خوێندەوە لە ژمارە 67 گۆڤاری دوانگەدا لە لاپەڕە 79دا وەکو نوکتەیەکی خۆش باس کراوە ئێمە زۆر جام دڵمان پڕ لە خەم دەبێت با قسەیەکی خۆشی ببیستین ئەڵێ کابرایەک چوو بۆ مزگەوت کابرا چوو بۆ مزگەوت و موبایلەکەی بەجێهێشت بوو موبایلەکەی لێ بەجێما لەسەر خەنەفەکە دانرا بوو هەر دەستی تیا بوو کە ڕۆی بۆ مزگەوت دەستنوێژی گرت و چوو بۆ مزگەوت موبایلەکە بەجێما بوو ژنەکەی دانیشت بوو دەستی کرد بە موبایلەکە و موبایلەکەی کردەوە وتی با سەیری ناوەکان کەم بزانم هاوسەرەکەم گومانێکم بۆ دروست خەریکە شەیطان بیخاتە دڵمەوە خۆشەویستێکی نەبێ دەستی کرد بە تەماشاکردنی ناوەکان گەیشتە سەر ناوێک دڵی داچڵەکە نووسرا بوو هەزناسک وتی بە ئەمە چێ ئەم هەزناسکە وەڵا هەزناسکی لە سەر خۆی لای خۆی لە وەرەقەیەکان نووسی بە ناوەکاندا دەگەڕا گەیشتە خراپتر نووسرا بوو زمان شیرین وتی ئەمەیان دەبێت چێ بێ هەر گەڕان نووسرا بوو شازادەکەم وتی بەو خواوە دیارە ڕەفیقێتی ئەو خۆشەویستێتی هەر سێ ناوەکەی نووسی و وتی با جەڕەسیان بۆ بکەم بزانم چێ جواب دەداتەوە کە جەڕەسی بۆ یەکەمیان کرد تەنگە نەفەس بوو بۆ هەزناسکی کرد وتی ئێستا لەوە چ کچی هەزناسک جوابی بداتەوە دیارە بۆیە بەو ناوە خەزنی کردووە کە جوابی دایەوە دەنگی دایکی کوڕەکە بۆ وتی ها ڕۆڵە کوڕە شیرینەکەم چیت دەوێ فەرموو وتی دایگیان پورێ گیانەوە تۆی ئامۆژن وتی ئەی وەڵا وەم زانی کوڕەکەمە کچی خۆم تۆی وتی وڵا چۆتە مزگەوت ویستم تەلەفۆنێکت بۆ بکەم بەڵام وەڵای بۆیە تەلەفۆنم کرد خەزنی ناوەکەی کردو بە هەزناسک دڵم داچڵەکە وتی ئەه بە قوربانی کوڕی خۆم بم لە جیاتی بنووسێت دایکم نووسێتی هەزناسکەکەم ئەه بە قوربانی کوڕی خۆم وتی ئەرە وەڵی منیش سوپاسی خوا دەکەم پیاوێکی ئەوەندە بەڕێزم هەیە ئاوا ڕێز لە دایکی دەگرێ وتی با دڵم ئاوا بخواتەوە تەلەفۆن بۆ دووەمیش بکەم تەلەفۆنی بۆ ئەوەیان کرد کە زمان شیرین نووسرا بوو زمان شیرین کە جوابی دایەوە خوشکی پیاوەکە بوو وتی خوشکم تۆی وتی ئەرە وەڵا کاکە گیان فەرموو وتی وەڵا کاکت نیم کاکت چۆتە مزگەوت ویستمە تەلەفۆنێکت بۆ بکەم بەڵام وەڵا بە گومانەوە تەلەفۆنم کرد نووسیوەتی زمان شیرین وەڵی مێردەکەم زۆر پیاوێکی بە سەلیقەیە تۆ زمانت ئەوەندە شیرین و خۆشە بۆیە بەم ناوە خەزنی کردووە وتی ئای بە قوربانی براکەم بم براکەم منی ئەوەندە خۆش دەوێت لە زیادی بنووسێ خوشکم نووسێتی زمان شیرینەکەم ئەی بە قوربانی برای خۆم بم وتی باش شازادەکەشم تاقیکەمەوە بزانم ئەمیان چێ دەرەچێت کە تەلەفۆنی کرد جەڕەس بۆ خۆی هات
وتی ئای چ پیاوێکم هەیە، ئای چۆن خەجاڵەتم گومانم لەم پیاوە باشەی خۆم کردووە، منی بە شازادەکەم خەزن کردووە. وەڵام موچەی ئەو مانگەی دەست لێنەدا و بە پیاوەکەی وتی ئەمە هەمووی بە دیاری بۆ خۆت بیدە بە قاتێ جلی جوان و خۆندەرەی تازە ئەوانە، تۆ منت ئەوەندە لا بەڕێزە بە شازادەکەم خەزنت کردووە. شەوێک دوو شەو دوای ئەوە دایکی ملیوانکەیەکی جوانی هێنابوو پێشکەشی کرد، وتی ئەمەش بۆ خۆت و بۆ خێزانت، تۆش بیدە بە خێزانت چونکە منت بە هەزناسک تۆمار کردووە. ژنەکەشتی ئەڵقەیەک و مستیلەیەکی بۆی هێنا و وتی چونکە ئەوەندە ڕێزت لە من گرتۆ بە زمان شیرین ناوت خەزن کردوم، کاکە گیان ئەمەش بۆ تۆ. پیاوە هەموویانی کۆ کردەوە و ڕێک و پێک بردی بۆ لای ئەو ژنەی کە دەمێکە بە دزیەوە خێزانیەتی. بەڵام چۆنی خەزن کردووە، ناوی ژنی دووەمی نووسیوە حاجی ساڵح. ژنی دووەمی کە خەزن کردووە بە ناوی حاجی ساڵحەوە خەزنی کردووە. هەموو جا کە زەڕستی واتە لە ماژنەوە کتێت کاک حاجی ژنە کە سەیری کردووە حاجی ساڵح خوازانە چ پیاوێکی پیرە، چ گومانێک دە بە ئەمە ژنی دووەمیەتی. یاخوا پیاو لە فێڵ نەبێت لە ژنەکەی، یاخوا ژنیش لە فێڵ و خراپە نەبێت لەگەڵ پیاوەکەی. بۆیە دڵپیسی تەنها خۆ عەزیەتدانە، هیچ بنەمایەکی نییە. بەخوا ژنت لێ دەکاتە حاجی ساڵح، دایکی خۆشی ئاوا دەخەڵەتێنێ. بۆیە زۆر کەسەیە تەنها ئازاری دەرونی خۆی دەدا. ئەگە فعلەن بەرامبەرەکەت وایە لەگەڵ یامە بە ئەگەوانیە با خۆ لێ نەکا بە حاجی ساڵحێک. دووەمیان لە کاتی نەبوونی و نەداریدا بەڕاستی زەرورە ژن و مێرد هەر لە خۆشیدا نابن. نەبوونی نەداری سەنگی مەحەکی ژیانی ژن و مێردە. تۆزە لە زەل لەو نەبوونیە ژوەرگرە. کابرایەک دەچێت بۆ تورکیا، ئەچێتە ئێران، دەچێتە فڵان شوێن سەردانی ئاسەوارێک کردو، کاکە تۆ ئەم هەموو ئەشکەوتە هەیە لە وڵاتی خۆماندا، ژنەکەت بەرەو بڵێ وەرە با ئێمە بچین سەیری ئاسارێکی کۆنکەین، باوە دنیا هەر دنیایە، فەرقی چییە؟ خەڵک دەچێتە شیمالی ئێران و تورکیای نازام چێ، وەرە من و تۆ دەچین حەلە دەرەوەی هەولێرە بۆ خۆمان پیاسەیەک دەکەین و گەشتێک دەکەین و پارەشی تێ ناچێ، خەڵک گۆشت دەخوا، من تۆ پەتاتە دەخۆین، ئەتە هیچی تێ ناچێت، تۆزە گوڵە بە ڕۆژە دەخۆین. بەخوا دەتوانێت ئەو پەڕی خۆشحاڵی بە پارەیەکی حەرەکەم هیچ ژیانیش تەسیری تێ نەکا، خۆشەویستیەکەش کەم نەبێتەوە. پیرەمێردی شاعیر کاتی خۆی زۆر شعرێکی نایابی هەیە، دەڵێ ئازا لە جەنگە خوێش بە زەبوونی، دۆست بە تەنگانە ژن بە نەبوونی. دەڵێ ئەمانە بۆ تاقی دەبنەوە. پیاوی ئازا لە شەڕا دەرەکەوێ. ئێستا زۆر کەسەیە کە قسە دەکا ئاڵێ لەو فڵان شوێنە وا ئەمان کرد، فشەکەرە خوا ئاگادار لە ڕەفیقەکانی دڵێن لە کونی دواوەش خۆی دەشادەوە. ئازا ئەوەی لە جەنگە ئازا بێ، لە کاتی جەنگە کە ڕێژنەی گولەدی ئەم هەر پێعی بەدانیشێ. ئازا لە جەنگە خوێش بە زەبوونی، خزم لە کاتێکا کە زەبوونی، کە لێکەوتووی، کە هیچن نییە، کە دەسەڵاتن نییە، کە قاسە و کاسەت بەتاڵە، کە نان و ناود نییە، خزمی ڕاستەقینە بنناسێ پشتت تێنەکە. دۆست بە تەنگانە، دۆست و ڕەفیق گەلێ زۆرە لە کاتی فەرحانیدا، لە کاتی سفرە ڕازاوەیە. لە کاتی تەنگانەدا ئەگە دوو سێ نەفەرت دەستکەوێ و دۆستی ڕاستەقینە بن بەڕاستی بەختەوەری. ژن بە نەبوونی، لە کاتی نەبوونیدا ژن کە پشتی گرتی و پشتی بەرنەدای، تو خوا پیاوی بەڕێز کە خوا 2 دینار و دۆلاری دایتێ، تۆش پشت لە ژنەکەت مەکە و ئەمجا باسی ژنی دووەم و سێمی لەگەڵا مەکە و فەقیرە نازی بەسەرا لێمەدە و پۆزی بەسەرا لێمەدە. ئاگال لەو کاتەبێ ئەو بە چ نەبوونیەک لەگەڵ تۆ ڕای بواردووە. هەمیشە ژن بە نەبوونی کە لەگەڵ تابوو، تۆش ڕازگۆ لەگەڵیان بە. ئەمە کۆمەڵە خاڵ بوون، ومێدەوارم کە ئینشاءڵڵا سوودمان لێ وەرگرتی بێ و داواکارم لە خوای پەروەردگار هەموو هاوسەرەکانمان بەختەوەر کە، یا ڕەبی خوای هەموو ژن و مێردێک بەختەوەر بن، هەموو ژن و مێردەکان بەختەوەر بن، لە ناکۆچی ناو خێزان بمان پارێزی، ئەو ژن و مێردانی کە ناکۆچیان هەیە خوای ئیسلاحی حاڵیان بکەی، هەموو ژن و مێردێکی ناکۆ خوای ئیسلاحی حاڵیان بکەی. یا ئەرحەم الراحمین، یا شافی، یا ئەڵڵا، ئەوەی نەخۆشە خوای شفای بەخێری بۆ بنێری، ئەوەی نەخۆشی جەستەیی هەیە خوای شفای بەخێری بۆ بنێری، ئەوەی نەخۆشی دەرونی و نەفسی هەیە خوای شفای بەخێری بۆ بنێری، ئەوەی دەستکورت و هەژارە خوای دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون